لە ئێستا دەلایەنە سیاسیەکان وشەی سازان بەکارهێنن وشەی سازان لە ئێوە چی دەبێنێت؟ ئیمانم پێ نییە. ڕای ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم چییە؟ ئەنجومەنی ناوەند یعنی موسسەیەکە لە موسسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە کۆنگرە هەمووی ئەندامان هەڵبژراون و تقریبا ئێستا بریارەکانی زۆر نزیکی بیرروباوەری ئەندامانی یەکێتیە لە جادە و لە کۆمیتەکان ئەتوانین وا بڵێین و زۆر ڕەخنە دێ لەسەرمان چۆن مواقفمان زۆر ڕوون و ئاشکرایە لەسەر شتەکان هەر لەسەر مەلەفی نەوتە لەسەر درێژکردنی سەرۆکاتی هەرێم لەسەر ڕێکەوتنی سی حوزەیرانی یان درێژکردنەوەی 2 ساڵەکە لەسەر ئەوانە لەبەر ئەوە ڕای جیاوازمانێ جارجارێک لە مەکتەب سیاسی باشتر ینی وازحتر ئەیما و ئەم ئەنجومەنە نییە نە مەساڵحی هەیە و نە تجارەی هەیە و هەمووی کادرە ئاساسیەکانی ئەم یەکێتیان کۆنە پێشمەرگەکانن کۆنە مەسئولینی عەسکەریە بەڕای من دڵسۆزەکانی یەکێتیان کە بە دڵسۆزی ئیشەکان و تقریبا هەموومان لەسەر ئەو نەهج و بیرروباوەری مام جەلالین و ڕێئیمان ئەماڵین سەرۆکاتی هەرێم 2 ساڵ بۆی درێژکرا 2 ساڵ 8 ساڵی خۆی تەواو کرد لە ڕۆژی 29/6/2013 ئەنجومەن بوو کە موافقەمان کرد بۆ درێژکردنی چون خۆی شتێک هەیە هەموو اتفاقێک هەموو شتێک ئەبێ لە ئەنجومەن موافقە لەسەری بکرێ ومە پێش 2 ساڵ موافقەمان کرد و ئەم فەقەرەی 2 هەیە لەو اتفاقیە زۆر وازحە ئەڵێ ئەمە ئاخر جارە و جارێ تر هیچ بڵاو تەمدید نابێ و زۆر بەداخەوە دیارە ئەمە لە بیر چوو ئەو فەقەرەی 2 لە اتفاقی ئێمە و پارتی لە 29 حوزەیرانی 2013 بەڵام بەداخەوە لە بیریان چوو و ئێستش داوا ئەکەن ماوەیەکی تر بە پەنا و بە نازانم چی و بە فشار و ئیتر ئەیانە بکەن بەس ئەوە قانونیەن تەواو بوو یعنی مدەتی سەرۆک و هەرێم تەواو بووە و ئەوان ئێستا ئەڵن ئەبێ بەردەوام بێ و جاری گەڵن انتخابات جاری گەڵن ئێمە وازەحە ڕێیەکانمان خاڵی دۆم ڕێیمان ئەوەیە کە هەڵبژاردن لەناو پەرلەمان بێ یعنی بێ احترامی ئەم پەرلەمانە بگرین ئەم پەرلەمانە نوێنەری ملەتن هەمویان و هەرچی یعنی ڕاستە تەلاعب کرا شت کرا ئەمە کرا بەڵام ئەوە نوێنەری ملەتن و ئەبێ احترامی ئەوانە بگرین و احترامی ڕێیان چییە ڕێی ئەوانە وازەحە من ئەتوێنم باس 18 کەسەکەی خۆمان بکەین ئێمە زۆر پشتگیری ئەوانە ئەەکەین و ئەوانە بەڕاستە زانین ئێمە و ئەوانە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانن لە پەرلەمان و حتا ئەگەر دەنگدان بێ ئێستا بەش بوون ئەوانە چوار قۆڵی با بڵێن ئێمە و گۆڕان و یەکگرتوو و کۆمەڵ چوارین ئەوانە تریش نزیکەی نازانم 15-20 ئەگەر دانکان کۆ بکەین 122,000 ئێمە زیاترین ئەگەر مەسەلەوەندا ئەمن باس نەکەن ملەت و ڕێی ملەت و ڕێی گشتی و ڕێفەڕاندۆم ئەم قسە ناکەن حتا ئەگەر ڕێی ملەت بێ ڕێی ڕێفەڕاندۆم بێ ئێمە 122,000 و شتێک
ئێمە زیاترین يعني ئەو چۆرقۆڵیە کە ئەوانە ئەحزابی حەقیقیەن باقی بەداخەوە کەمایەتی ئێمە خۆی پەرلەمانەکە هەمووی 100 کەسە 11 کەس کەمایەتیەکە نییە نسبەتی وان نییە يعني مە خۆمە ئێمە دژی کریستی مەسیحی و تورکمان نین بەڵام نسبەتیان نییە ئەوە لە کوردستان ئەوە یەکێک لە خەلەلەکانی ئەم دەستورەیە 11یان داوە بە ئەوانە بە چه حەقێک قەیناکە با هەبن بەڵام لە کاتی ئەوان چۆوان قسێکیان هەیە ئەڵێ مە دەخالەت ناکەین لە مەشاکلی کوردی باشە لە دەنگدانیش عەلاقەیان نەبێ وانە لە دەنگدان ئەبێ دەربچن بەسن بن حزبەکانی تر شیوعی کۆمۆنیست و سوسیالیست و ئاراستە و ئەوانەی تر با لەگەر پارتی بن ئەبێ وا بکرێ یعنی ئەوان 11 مسۆگەریان کردووە چونی خۆیانن هەمووی ئەندامانی پارتین ئەوانە لە هەولێر یعنی باشە سلێمانی مەسیحیتیان نییە باشە کۆیە مەسیحیتیان نییە هەمووی لەوێن و یعنی وا تەرتیب کراوە ئەم 11 کەسە هەمووی دەنگ بە پارتی بن و تابعی ئەوان بن و مەقڕاتیان لە هەولێرە و ئەمە حقیقت زوڵمێکە لە پەرلەمان بەڵام هەر ڕازی بووی دەنگەکان معلومە کی ئەکسەرە کی کەمترە کی کەمینەیە کی زیادە ئەگەر ئەمڕۆ 29 حوزەیران بێ 29 حوزەیرانی ساڵی 2013 ئایا ئەو بڕیارە یاخود ئەو ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بە ڕێکەوتنی 30 حوزەیران ناسراوە ئایا بۆکو ئەنجومەنی ناوەندە و ڕێکەوتنە پەسەند دەکەن و خۆت لەگەڵیدا دەبیت؟ تەبعاً نایکەم وا ئەکەم برادەرانیش نیکەم واتە ئەگەر لایەنە سیاسیەکان ڕێکەوتن ئەوەی کە پێوترێ بسازن لە دەرەوەی پەرلەمان ئێوە وەکو ئەنجومەن هەڵوێستان چێ بێت؟ ئێمانیشم بەوەش نییە من ئەڵم ئەبێ لە ناو پەرلەمان بکرێ ئەگەر هێنرا ئەنجومەنی ناوەند خۆ سەرۆکی خۆ نایەتە ئەنجومەن ینی ڕێکەوتنەکان نەهێنێ نایەتە ئەگەر ڕێککەوتن ئەگەر نازانم ئێهێنن جاری پێشوو 20 حوزەیران هێنان بۆ لای ئێمە خسمەنە دەنگدان من خۆم لایەنگیر ئەوە بووم بەس من ئێستا ئەترافەکەم غەڵەتم کرد وەک چۆن کاک بەرهەمە و شەوەتی غەڵەت بوو من غەڵەتم کرد برادران بەعزێک ڕازی نەبوون چون قانەعیان کرد وتم کاکە قەیناکە 2 ساڵتر گەرەنتیک هەیە فەقەرێ 2 زۆر وازەحە ئەڵێ ئەمە ئاخر جارە و نابێت جاری تر تەمدید بکرێت من باوەڕم کرد بەڵام بەداخەوە بۆچی گفتوگۆ لەسەر ئەم پرساکە کە خۆشتانە من ئیمان ناکەیە ما ئیشتیباهە نازانیان برادران لەبیر خۆ نابێ لە بیریان ئەوە شتی زەقە و نابێ لە بیریکەین ئێمە لە برگەی 2 لەو اتفاقیە کە تایە ئەڵێ ئەوە ئاخرین 2 ساڵە و هیچ نابێ لەمە زیاتر بێ ئەی باشە برادانی حتا ئێمەش نەبێ خۆ برادرین پارتی و کاک نشیر خۆی ئەمزای کردووە لەلایەن ئێمەوە کاک کۆسرەتە لەلایەن برادانی پارتی و زۆربەی مەکتەب سیاسی هەردوو لە بەشدار بوون لەو کۆبوونەکە لە ماڵی مام جەلال بوو ڕۆژی 29 حوزەیرانی 2013 حتا ناوەکان لەلامە ئەوانە کە بەشدار بوون لەلایەن ئێمە خاتو هێرۆ بوو کاک دکتۆر نەجمدین بوو کاک کۆسرەت بوو کاک ڕفعات کاک حاکم قادر کاک ئەرسەلان و لە برادانی پارتیش هەروە کاک نشیر و برادرانی تر بوو یعنی زۆربەی سەرکردەکانی هەردوو حزبەکە کاک نشیر بوو فازڵ میرانی بوو کەمال کەرکووکی بوو کاک محمودە سوور بوو کاک ئازاد بەرواری بوو و برگەی دووەم ئەڵێ ئێمە ئەوە ئاخرین جارە و ئێمە باجماندا زەرەرمان کرد لەو هەنا و ئەو شەوەش کاک بەرهەم زۆر وازەحی باس کرد وتی غەڵەتێکی گەورامان کرد و فعلا غەڵەت بوو بەس وتمان قەیناکە با مەشاکل نەبێ و شت نەبێ با ئەم 2 ساڵێش بڕوە من ئەترسین ئێمە 2 ساڵتر بۆی بکەین و بڵێ نا 4 ساڵتر و خۆ نابێ لە هەموو دنیا ینی هەر سەرۆک
هەر 4 ساڵجا هەر خۆی بێ خەڵقی تر هەیە شتی تر هەیە وە شتی تریش هەیە ئەسڵان ئەم 10 ساڵە شتێکی هەن نییە ینی هیچ وەزعی کورسان خراپتر بووە اقتصادی وەزعی سیاسی وەزع لەگەر دراوسێکان وەزعی کەهرەبا وەزعی هەموو شتێک و لەسەر هەمووی پەیوەندیمان خراپ بوو لەگەر بەغا کە ئەمە نابێ ببێ پەیوەندیان خراپ کرد لەگەر بەغدا وتی ئەمە دەوڵەی کوردی دروست دەکەین نە دەوڵەی کوردی دروست کرا و پەیوەندیش لەگەر بەغدا خراپ بوو ئەوانیش پارەکەیان بڕی و بوو بە ئەو مشکلاتەنە ڕۆژ بە ڕۆژ ئێستا ئێوە ئەبینن وەزعی کوردستان چۆنە نە موچە هەیە نە کارەبا هەیە نە یعنی زۆر مەشاکلمان هەیە نەوتەکە نازانین بەس باش بۆ ئەمڕۆ تۆزێک کاک ئاشتی هەورامی تۆزێک تەوزیحاتیدا ئەوە لەژێر فشاری خەڵق هەندی قسەی کرد معلوماتی بەسیطەیە بەڵام باشە هی پێشتر چی باشە ئەڵێ 850 ملیۆن مانگی ئێمە نزیکەی 700 ملیۆن موچەیە یعنی حساباتەکان وازح نییە ئەبێ لە پەرلەمان پێشتر هی پێشتریش باس بکرێت چۆنە چۆن نییە چەنی لە بەغامان وەرەگرت پارە چی لێ هات و ئێوە زانن من لە پار لە مانگی 3 چوو بۆ بەغا موچێگم هینا کردیان بە فەرتەنە بەسەر من ئەچی بۆ بەغا بە کەیف سەر موچە دەهێنی ئەوەی هێنی و ئیتر کردیان بە هەنێک برادرانی پارتی لەسەر من غەیری ئەو موچێتر نهاتووە نەیانشت ئێمە بەردەوام بین مشکلات نەبێ بەس بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ یعنی سە بەداخەوە من قسەی یەکەم محتەمەلە بەعزی خەڵک ڕێک نەبی لەگەر من ئێستا دیموکراسیەت ئەوان باشترن لە ئێمە بەغا مزاهراتەکەن بەغا ینی چەند وەزع خراپە چەند فەسادە بەس باسەکەن ئێستا چەند فەساد هەیە چەند کۆڕۆپشن هەیە چەند بەڵامان باسێکەن وەزیر دەبن وەزیرە هێنن وەزیر هێن بۆ پەرلەمان لا ئێمە نییە محاسبەی کەس نەکراوە چ مەسئولی محاسبە کرا ناو یەک مەسئول بیە بە من یەک مەسئول محاسبە نەکراوە باشە ئەم هەموو فەسادە ئەم هەموو دزیە کراوە لە کوردستان ئەم هەموو فرۆشتنی نەوت خۆی ئەمڕۆ کاکنەی وت کاک ئاشتی هەورامی وتی لە خەتەکە خەتی لولەی نەوت لە زۆر شوون هەنەکەن جۆی نەکەن و نەوتە فرۆشن ئەی باشە نابێ حکومە ئاگای لێ بێ کین ئەمانە کین خاون ئەم ترێلانەی نەوت ئەیبەن بۆ دەرەوە باشە پارەی نەوتەکە چۆنە چۆن دیێ ئەوە بێ شەفاف بی و ئەبێ بە ئاگاداری پەرلەمان و وەزیری دارایی ئەو شتانە ئەو کاتە رەخنە نامێنێ و ئەو قسانەی کە ئەمڕۆ کاک ئاشتی کردی حەق بوو پێش 2 ساڵ بیکە کاک عادل بەڵام کاک عیماد ئەحمەد لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا ئەو کاتی جێگری سەرۆکی حکوومەت بوو ڕایگەیاند کە یەکێتی نیشتمانی کوردستان بە ڕێژەی لە 150 ئاگاداری مەلەفی نەوتە ئێمە هێنامان بۆ ئەنجومەن وتی دەستکاری کراوە من وام نەوتووە من تەفسیلات قسەم کردووە ئەوان بەس ئەوەیان بڵاو کرد هات بۆ ئەنجومەن پرسیاریان کرد برادران قسەمان کرد وتی وا نەبووە باسی لەوە کرد کە ئەگەرم 4 حیزبە کۆ ببنەوە لەسەر پرسی سەرۆکاتی هەرێم ڕێژەی بەنگەکانیان 122,000 زیاترین ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان نە لە پارتی دیموکرات و حزابەکان کە لەگەر پارتیە ئەیکەواکە بۆچی ئێوە لەو هەڵبژاردن نەترسن کە هەڵبژاردننی سەرۆک لە ناو خەڵکەوە کە پارتی دیموکراتی کوردستان وەفەرموو با سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێرە بەڵام ئێوە لەو هەڵبژار ناترسن بەڵام تەزویرەکرێت ئێمە بێ دستورەکە بگۆڕین ببە دستوری پەرلەمانی ئێمە پێش هەڵبژاردن ئەبێ دستورەکە بگۆڕین تا دستور نەگۆڕین ئەمجا ئەوەی تر ئەو شتەکانی ترەکەین کە دستورە گۆڕین ئەبێ بە دستورێکی پەرلەمانی دستورێکی ملت لەسەری بڕوە ئەمجا ئەوانەی بریارە دەین چۆن بکەین خۆی ماهی ئەوە نییە
شتێکی شخصی لەسەر کاک مەسعود یان غیری کاک مەسعود ئێمە ئەڵێن دستورەکەمان ئەبێ دستوری پەرلەمانی بێ ئەمە شتە ئەساسیەکەمانە لەم کاتەدا کێ سەرۆکی هەرێمی کوردستانە ئێستا دەستور واڵێ دەستورەکەمان هەرچەند پرۆژەیە دەستورەکە وستا ئەو کۆمیتەیەکی هەیە جارێتر دەستکاریان کرد بە ژوورەی ئەوە ئەڵێ سەرۆکی پەرلەمان ئیشەکانەکە بۆ ماوەی 60 ڕۆژ تاکو هەڵبژاردن بێ بەڵام کۆمیتەی هەن با بڵین هەڵبژاردن ئەڵەن 60 ڕۆژ کەمە و ئەبێ زیاتر بێ و من خۆم پرسیارم کرد لە کابرایەکی لە بەغا ئیشی ئەمەیە خۆی وتی 60 ڕۆژ کافیە وتی بۆ ئێوە وتی 60 ڕۆژ کافیە کۆمسیۆنی هەڵبژاردن مەقسەدم وتیان ناڵێنە وەڵا 9 مانگ و 30 مەلیۆن دولار و شتێکە قورسەکەن شتێکە وا قورس نییە بە 2 مانگ بە ڕێکوپێکی بەبێ تەزویر ئەتوێنین بیکەین هەر شتی بمانەوێ ئێستا خەڵق وعی هەیە خۆ ئێستا وەک 92 نییە بە شەڕە تفەنگ و سندوق ئەشکا و خۆم باش دێتە بیرم سندوقە دزرا فەوزا بوو بەڵام ئێستا ئەم کارتی ئەلکترۆنی هەیە ئەبێ سندوقەکان یەکی لە ملاحەزاتەکان ئەبێ لە هەموو شارەکان هەر لە زاخۆوە تا ئەو منطق تا کەلارە بزە لێچوو هەڵبژاردنە بێ ئەبێ لە هەموو حزبەکان نوێنەر هەبی لەسەر سندوقەکان ئێستاش باشترە یعنی 4 حزبە 5 حزبە یعنی وەک جاران نییە بڵ زەحمەت بی 20 حزب و بەڕەنگ و نازانم چی ئێستا ئاسانترە و مەجال بدرێ بەتایبەتی لە دهۆک برادران ئێمە مەشکوک بوون ئەیانوت لە دهۆک یعنی ئەم هەموو خەڵقە دەنگی نەداوە و بەتایبەتی برادرانی یەکگرتوو ئەیانوت ئێمە دانکانمان فەوتاوە و فشاریش زەختش هەبوو لەسەر برادرانی یەکێتی کە نەچن بۆ انتخابات و لەسەر سندوقەکان نوێنەرمان نەبوو زۆر لە سندوق لە منطقەی بادینان بەتایبەتی دهۆک هەولێر تۆزی باشتر بوو لەو دهۆک ئەو ناوە ئێمە نەیان هیچ نوێنەرانی ئێمە لەسەر سندوقەکان بن ئێمە حەزەکەین لەم هەڵبژاردننی ئایندە ئەو کەم و کۆریانە هەمووی چاک بێ و بەڕە ئیمن خۆی نییە هەڵبژاردن لە دنیا 100% شتوان نییە بەس لە عقل ئێمە 90% ئەگەر باش بێ ئێمە سەرکەوتنە بۆ کورد 90%. خۆی مهم نییە من کی بە سەرۆکەوە ئێستا هەنێ هەنەکەی تەواو بوو ئێستا پێ ناڵم ئێستا دستور سەرۆکی پەرلەمان ئیشەکانە ینی ئیشەکان بەڕێوە بە تاکو هەڵبژاردنە بێ یعنی خۆی ئەزان چی نازانم خەڵقا بۆ ترسانە لەو شتانە وەڵا فەرا ئەوە چەند ڕۆژە وەڵای حەزەکەی ساڵە تریش فەراغ نابێ چونگەزاد بۆ ئەنجومەنی وەزیرانمان هەیە ئەنجوانی وەزیران ئیشەکانەکەن و تا هەڵبژاردنە بێ و چی هەڵبژاردن بە خلال 2 مانگ ئەبێ و ئێمە هیچ وەختی ناترسین لە هەڵبژاردننی پێشوەخت بەعکسەوە من خۆم شەخسەن من حەزەکەم هەڵبژاردننی پێشوەخت بکرێ و جاری تر نوێنەرانی خۆمان ببینین لە پەرلەمان من ناڵم ئەوانە ینی ئەوانە هەنێک من باسنەکانی خۆمانەکەم ئێمە هەژدەکەی خۆمان زۆر لێیان ڕازی نین شۆرەژێرن و ئەنجومەن دووسی کۆبنەی کرد لەگەریان پشتگیریانەکەین و ئەمانە نوێنەری یەکێتیە هیچ بەڕنامەجێک لەسەر و ئەمان نییە بەڵێ ئێمە ئەنجومەن زۆر لێ ڕازیین و من نازانم بۆچی ئەم 2 ڕۆژە ئەڵوەڵا بە قسەی حزب ناکە یان ئەیما شەقەی چێکە ینی تەفاهەمێک هەبێ بە قسەی حزب خۆوانەمووی حزبیەن ئەندامی
بێتەرەف نین ئەمانە لە سیاست و لە شت و لەبەر ئەوە مەجالیان بدرێ حتا ئەگەر جار جارێک هەڵەیەکی بەسیط بکەن خۆیمە ئەبێ پشتوانی ئەوانە بین هەڵەیەکی بەسیط قسەکان من نازانم ئەوە ئێستا ناتوێم تەقدیرێکم هەڵەیان کردن هەڵەیان نەکرد ئەوە معلوم نابێ ماوەیەکی تر معلومە بێ بەڵام ئەوان محاولەیانە کرد برادانی پارتی سووکیان بکەن محاولەیانە کرد مەسەن بۆ نمونە گەڕان وتیان وەڵام مادەی 101 لە دەستور ئەڵێ شورای هەرێم باشە ئەم شورا من خۆم پرسیارم کرد لە کاک فاروق جەمیل پیاوێگایەکی فەقیهە لە دەستور و لە شتانە و خۆی ئەم ئەنەیدانا خۆی ئەم شورایدانا کە ئەو کاتە وەزیر بوو بەڵام ئەم شورا کە درستی کرد ئەم ئەنجومەنی شورا عینی ئەنجومەنی شورای 2005 نییە بژگە لە کاک شوان سەرۆک هەموویان گوڕی هەموو برادرانی پارتی تیا ئێستا خۆ جەمال غەمبار و ئەوەی تر خۆ من ناڵم ئەفراد یەک و دوو سێ من نازانم من تا ئێستا کاک جەمالم نەبینیوە بە حەقیقەت پرسیاری کەم خۆ من نازانم من ئەبێ ببینم بزان بۆ وای کرد بزان زۆر جوانە ئەوە پرسیارەکەت زۆر جوانە ئێمە هەژدەکە بە حساب بە قسەی هەندێک لە هەڤاڵانی مەکتەب سیاسی نایکەن وانە جەمال غەمباریش حینی شت بیرروباروی خۆی هەیە بە قسە ئێمە ناکە بە ئازادە لە بیرکردن ئێمە نەوعێک لە ئازادیمان هەیە لە ناو یەکێتی هەن نین ئەمانە ئەو خەڵقانە کە لەگەری بە بەغا نین ڕێدەن و ڕەخنە ئەگرن و ینی ئەو فێر بووین ئێمە لە یەکێتی لە 75 مامجار ئێمەی فێر کرد ئەمە من باش دێتە بیرم لە شاخش بووین ڕەخنەمانەگرت لە مامجەلال قڕەقڕمانە کرد هەنمانە کرد هەر لەسەرەوە ئەساسە چەند باڵێک هەبوو لە ناو یەکێتی ئستەیش ئەوانەی مخالفین ئەتوانن باڵێک دروستکەن شتێک دروستکەن قەی چێکە بەڵام ئەگەر وەفدێکی دەرەوە یاخود کەسێک لە بەڕێستی پرسی هاتە لای بەڕێست وتی چه سەرۆکی هەرێمی کوردستانە ئەمەوێت لەگەڵ یا کۆ ببمەوە وەڵامی بەڕێستان چی ئەبێت؟ بزان تۆ سەرۆکی هەرێم من ئەتوێنم زۆر بوازەحی و بەبێهن ئەڵم خۆیان ئەبێ خۆیان بریار بن ئەڵم سەرۆک و هەرێم وەختەکەی تەواو بوو ئێستا دەستور واڵی خۆ من دەستور نەمنووسویە ئەندامی پەرلەمانیش نەبوومە ئێستا سەرۆکی پەرلەمان ئیشەکان بەڕێوە ئیتر خۆیان بریارەدەن کی ببێنێ کی نەبینن لەبەر ئەوە ئەبێ بە زووترین کات هەڵبژاردن بێ تا ئەو مشکلە حەل بێ چۆ ئەو مشکلە نابێ تەشەنە بکە و گەورابی و مەشاکل بێتە دوای گرنگی چێ بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان پێشنیارزی کردووە بۆ لایەنەکان کە ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ 2 ساڵی دیکە درێژ بکرێتەوە جارێکی کە داوای درێژکردنەوەی نەکات ناڵم بەرگەی دوو لە اتفاقی بابڵین لێرە خەڵق پێڵێ 30 حوزەیران خۆی بە حەقیقەت 29 شەوی 29 ئەمزاکرا 30 حوزەیران 2013 بەرگەی دوو زۆر وازەحە ئەڵێ ئەمە ئاخرین جارە دوو جار ئەو کەلیمەتیان نابێت دوو جار نووسراوە حەزەکەی پیشان دەدەم ئەو لە لامە پیشان دەدەم ئەڵێ نابێت بۆی هەن بکرێ دووشت ئێمە داوام ئەو هەنەمان کرد موافقەمان کرد لەسەر درێژکردنەوە یەکەم نابێ ئەوە ئاخرین 2 ساڵە و ئەبێ دەستور سازان بکرێ نە ئەوە کرا نە ئەمە ئەکرێ لەبەر ئەوە من خۆم شخصان ئەگەر پرسیارەکەت بۆ منە من گەرنتی هیچ چی گەرنتی هەیە باشە 30 مانگ تەواو بوو لە کات خۆی بۆ تەواو هەنیان نەکرد لەبەرەوە هیچ گەرنتی لەبەرەوە من ئەڵم هەڵبژاردن بێ پەرلەمانێکی تازە لە وەختی خۆی بکرێ یان ئەم پەرلەمانە ینی بریاری بدرێ ینی بۆ ئەو مەسەلە خۆ مەسەل نابێ وا بمێنی زەرەڕەکێنیمە و خۆی ئەگەر خۆی بزان ئەگەر هەن بکرا لە ئەووەڵەوە
بە چاکی بهاتە ئیشەکان والی ناهات ئەوەی کە باسم کرد ئەو خاڵانە مەسەلەن شەفافیەت هەبووە با بڵێن لەگەر بەغا تێک نەچوان سیاسی خارجی مەسەلسا زۆر دەستگاهەیە قۆڕق کراوە مەسەن با بڵێن پەیوەندیەکانی دەرەوە 100 کارمەندن یەک دانە دوو دانە یەکێتی تایە قەیناکە پێش ئەوە گۆڕان تەشکیل بێ باشە ئێستا گۆڕان حەقە لە گۆڕانیش هەبی حەق لە ئەسلامیش دەبی ئەگەر ئەم فەرمانگە هی حکوومەتە ئەگەری پارتی دموکراتی کوردستانە حەقی خۆیانە خۆی مەش هەمانە پەیوەندیەکان هۆ کەسی تیانی هەر خۆمانین ئەگەری حکوومەتە ئەبێ هەموو خەڵکیابی وەزیرەکانمان هیچ سەلاحیاتیان نییە هیچ پیان ناکرێت تا چەند گرنگە لایەنەکان داوای بەڵێننامە لە پارتی دیموکراتی کوردستان بکەن خۆی تەمان باشە ئەگەر گەرانتی بەڵام تا ئێستا گۆڕان مەسەلەن با بڵێن حتا ئەگەر یەکێتی بڵێ قەیناکە با 2 ساڵ بە گەرانتیەوە گۆڕان ڕازی نیە حتا ئەگەر گەرانتیش بێ چۆڵێ ئەڵێ تەجروبە ئەڵێ ئەوە تەجروبەدانێ یەکێتی ئەڵێ 2 ساڵەکە تەواو بوو کە با بڵێن ڕێکەوتنی 30 حوزەیرانی 2013 بەڵام ئەوان پامەند نەبوون بەوەنە هەر یانوێ زیاتر تەمدید بکرێت ئالۆز بووە وەزعەکە زۆر ئالۆز بووە خەڵقەکەیش قسە ناکا لەبەر ئەم وەزعی ئەمنی منطقە خراپە داعش هەیە شت هەیە وەنە من تەسەوڕمە کرد ئەگەر وەزعەکە ئارام بووە خەڵق وسکت نابوو و حتا حزبەکانیش بە نەرمی شتەکان هەنەکەن یعنی زۆر ئیتر لەمە زیاتر چی بکەینیمە و پێش ماوەی گەڕ عینی شت لە ئەندامی هەنیاندا هەر لە پێ چاو عالەمە لە پێ چاوی کامێرە ئەو عەلی ساڵح بوو لیاندا لەناو پەرلەمان ئەو شتانە خراپە ئەو شتانە خراپە یان هەر کەسێک قسە بکە ئەیگرن یان وا ئەکەن مەسەلەن یەکگرتو کردیان بە دوولەت فشاری هەولێر فشاری دۆک نەخۆ لە خۆیانەوە لە خۆیان گیانە بوونەوە فشار هەبوو لەسەریان بوون ئێستاش فشارەیە لەسەر برادرانی مە لە دۆک من دوێنێ تەلەفۆنیان کرد وتم ئەبێ سەبر بکەن و چی بکەن و تحمل واللهی لە دهۆک برادرانی دەسەڵات پارتیین پارتیەکە ناڵم نازانم بن بە پارتی بەڵێ کاکێنان نەبرد کاک خۆ من ڕەفیقم بوو کاک عارف ڕژدیان نەبرد لەگەر دە20 کادر بۆ ڕۆشتن بە ئەمتیازاتەوە بە شت و بە سیارە و بە قەڵەماڵ و بەڵێ بوو چی بوو ئەمە بوو و ئێستا شەر بەردەوامن ئەگەر پیان بکرێ زیاتر بن بەڵام طبعا ما لقينا قصة كاين يعني مع علاقة ما بيون ديما هي لقينا كوبونية مستمر ما هي لقينا أظن والله خويانا أو كسانا كأمريكا لمسؤولين قورانين لأخواره وإيكا مبررات هنا بلام ليرة بارتي هي ليرة لكركوك لشونا كانيتر بەئازادەن و کەسیش نەزەختی هەیە لەسەریان نەشتی هەیە لەسەریان لە کۆیە لە ڕانیە لە زۆر شوون هەیە لێرە بە ئازادانە وای بینن ئێوە لە تەلڤیزیۆن هەر سیر تەلڤیزیۆنەکان بکەن برادرانی پارتی ئەگەر ئاری هەرسینی بێ یان خەڵقی تر یانە نوێنەریان هەیە ئەو لە گەنجیان هەیە لە هەڵەبجە قسە ئەکا و نەکا و ئازادە و کەسیش سەغت لەسەری ناکە و قسەی خۆیەکە ئێوە باز لە تەوابوونی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستانەکەن بەڵام تا ئێستا هیچ لایەنەکان بە لایەنەکەی ئێوە شەوەکو یەکێتی نیشتمانی کوردستان کاندیدتانی بۆ پۆستی سەرۆکایەتی هەرێم بەڕای ئێوە ئەمە وای نەکردووە کە پارتی دیموکراتی کوردستان سوور بێت لەسەر مانەوەی مەسعود بارزانی لەو پۆستەدا ئێمە کە ئەگەر انتخابات بۆ ئەو کاتە توێن بڵین
هەیانیان نیانە خۆ ئێمە بە ئومێد ئەوە هەنەکەین کە هەڵبژاردن بی وانە دوو مانگ زیاتر بەڕێی من 2 مانگ یان 90 ڕۆژ کافیە نەسی مەلیۆن محتەمەل بە 10 مەلیۆنیش من پرسیارم کردووە لە پسپۆری لە هەند ئیشەکەن لە UN ئیشەکەن لە بەغا ئەڵم وەزعی کوردستان وەک بەغا و جنوب عێراق نییە بە 2 مانگ ئێمە توێنین و یان بە 3 مانگ هەڵبژاردن بێ ئەو کاتە پێش ئەوە لكل حادث حديث نازانم ئێستا من ناتوانم بڵم بۆ نییە خۆ ئەم کوردستانە بۆ ئەحزابەکان ئەوەندە پرۆفیسۆرمان هەیە ئەوەندە تێک و شەرمان هەیە ئەوەندە ئەوان ئەڵن من ناڵێن برادانی پارتی ئەڵن سۆسیالیست وە ئەڵێ یان خەڵکی تر وە ئەڵێ ئەو با بڵین ئەو تەرەفەکەی تر ئەڵم بەدیلی نییە بۆ بەدیلی نییە بۆ هەر لە ناو خۆیان بەدیل هەیە بۆ بەدیل نییە خۆ هەن نییە یعنی ئەوە ببوورە یعنی ئەوە هەن نییە خوانەکە لە قیمەتی کاک مەسعود کەم بکەم خۆ من کاک مەسعود ڕەفیقمە و ساڵەها سەڵ پێکەوە بووینە لە زەمانی گەنجی بەڵام نابێ بڵێن ئەمە خراپە ئێمە هەوڵە دێن بۆ دیموکراتیەت ئەوە پێش 2-3 ڕۆژ هەنێک چەند ئەمریکی هاتبوون بۆ لای کاک نوشروان وتبوویان خەریک چیت وتیوەڵە خەریک ئەوەین تەمدیدی بۆ ئۆبامە بکەین پێکەنی بوو فعلا چۆن ئۆبامە نابێت 2 ساڵتر بێ بە سەرۆک و فڵان و خۆ بە زۆر نییە ئەوە بەدیل نییە و جاری گەڵن دەوڵەی کوردی دروستەکە و جاری ئەوە شتانە ئەگەر دەوڵەی کوردی دروست بێ کاک مەسعود بێ یان ئەحمەد بێ یان مەحموود بێ ئەگەر زروفی ئێمە هی دەوڵەی کوردیە پەیوەندی نییە بە کی سەرۆکە ئێمە زروفی دووەلی هی ئەوە نییە ئێستا مووقفی ئێران لەگەرمان نییە مووقفی ئەمریکا لەگەرمان نییە عەرەب لەگەر ئێمە نین بەغا لەگەر ئێمە نییە ئەمریکا هەموو ئەو وڵاتانە لەگەر ئێمە نین ناڵم خۆمە خەوی هەمومانە وڵاتی دەوڵەتی کوردی دروستکەین بەڵام وەختەکەی ئەوە نییە ئەم زروفە و ئەم داعشە و ئەم ناتوێنین ئێستا بنای تەحکیمان نییە باشە کاک عادل کە ئێوە داوای هەڵبژاردننی سەرۆکەکەن یانەوەی کاوتری با سەرۆک هەڵبژێرە لەناو خەڵکە و ماوەکەی کارمەزۆ تاوبە بەڵام دۆخی کوردستان لێک نادەنەوە کە ئێستا بڵین شەڕی هێرشی داعش لەسەر کوردستانە وەک کاک مەسعود وەگەوترێ ئەوەی کە ببوورە لە ئەندامانی هەندێک ئەندام نەکەمویان هەندێک لە ئەندامانی بەڕێزی 5 حەزبەکەەوە باسەکرێت کە ئەمریکیەکان داوان کردووە کاک مەسعود بمێنێتەوە بۆ پێی هاوکاری هاوپەیمانان وڵاتانی هاوپەیمان دیشی داعش لە ڕێگەی کاک مەسعودەوەیە وە کاک مەسعود لەناو پێشمەرگای مێنێتەوە ئەمە ئەمریکا خۆ تەسریحیشاندا کاک حەمەی حاج مەحموود تەسریحی دابوو ئەڵێ ئەمریکا لە کۆبوونەکە یەکسەر ئێوارەکەی وتیانی مشتووەمان نەوتووە من خۆم گوێم لە ڕێی بریتانی بووە ناڵم گوێم لە ڕێی ئەمریکا بووە من خۆم بەو گوێ ڕێیمە ئەڵێمە تەداخل ناکەین مە عەلاقەمان نییە ئێمە و ئەمریکا دوو دەوڵەتی دیموکراتین ئێمە یەک ڕۆژ سەرۆکایەتی ئەمریکا درێژ ناکەین بۆ ئۆباما یەک ڕۆژ بۆ بریتانیەکانیش نایکە ئەوان سیستەمی انتخاباتە ئێمە خۆمانە وەڵا بێ و ئەمریکا سیستەمەکەی سەرۆکایەتیە و فڵان سەراکەتیە و فڵان سەراکەتیە چه عەلاقەی بەوە نظامی ئێمە سیستەمی ئێمە وەک سیستەمی ئەمریکا یاخواوە بێ ئێمە وان نییە سیستەمی ئێمە ئەبێ لەسەر سکە بێ ئەگەر هاتوو لە سکە چۆ سەر سکەی خۆی با شەقەی ناکە با 3 ساڵتر 4 ساڵتر 5 ساڵتر وردە خۆ ئەمریکا ئەو 200 ساڵە دستوری هەیە 200 ساڵە دستوری هەیە وردە چاکێکەکەن شتێکەکەن ئەسڵ بریتانی دستوری نییە دستوری نووسراوی نییە کۆنترین دەوڵەتی دیموکراتی بریتانیە 700 ساڵە پەرلەمانیان هەیە پێت باشە پرسی سەرۆکاتیێرم لە پەرلەمانە چارەسەر بکرێن بەڕێی من لە پەرلەمان